ئێستا لە تەواوی دنیادا بۆ پرۆژە پیشەسازی و بازرگانیەکان پشت زۆر بە بیرۆکەی نوێ دەبەسرێت، بە تایبەتیش ئەو بیرۆکانەی کە خزمەتە بە بەکاربەر و بەکڕیار و ئەوەی کە بۆ پرۆژەیەکی گەورە گرنگ بێت بە دڵنیاییەوە کلیلی سەرکەوتنی پرۆژە پچکۆلەکانیشە بۆی کە ببنە پرۆژەی گەورە. ئێوارتان باش بەخێر بێن بۆ چیرۆکە هەواڵ، من لۆنە بەکرم. ئەو کەسە دەستگیر کرا کە لە گرتە ڤیدیۆیەکدا دەردەکەوێت بە PGR ڕاوماسی دەکات. گرتە ڤیدیۆیەکە کۆنا بەڵام تازە لە چەند پێیجێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووتەوە و پۆلیسی دارستانیش تکاڵای لەسەر کەسەکە تۆمار کردووە. لە سلێمانی مریشک فرۆشێک شوێنی کارەکەی بە شێوەیەکی جیاواز ڕازاندۆتەوە تاوەکو کڕیارەکان لە دیمەنی سەربڕینی مریشک و بۆنی ناخۆشی دوکانەکە دوور بخاتەوە. بەبۆنی خۆش کە داخلی دەرەوەی بەبۆنی گوڵ و گوڵزار. مریشک فرۆشەکە دەرەوەی دوکانەکەی کردووە بە شەتڵگا و هەر کەسێک دەچێت بۆ مریشک کڕین هەست بە بۆن و دیمەنی دوکانەکە ناکات. گەنجێکی پەنابەر لە کامپی دۆمێس خۆی فێری موزیک کردووە. گەنجەکە ئاوارەی ڕۆژاوای کوردستانەوە دەڵێت میوزیک ئاواتی منداڵیم بووە. ئەو کەسەی کە بە RPG ڕاوەماسی دەکرد دەستگیر کرا. سەرچاوێک لە پۆلیسی چەمچەماڵ بە کوردستان 24 ڕاگەیاند دوای ئەوەی کە ئەو گرتە ڤیدیۆیە بڵاو بۆ کە کارمەندێکی پۆلیسی شارۆچکەکە بە RPG ڕاوەماسی دەکات دەست بەجێ دەستگیر کراوە و بە گوێرەی دیسپلینی سەربازی مامەڵەی لەگەڵدا دەکرێت. گرتە ڤیدیۆیەکە کۆنا پێشتر بڵاو کراوەتەوە بەڵام ئەم ماوەیە جارێکی دیکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە و دوای ئەوەشی کە گرتە ڤیدیۆیەکە دەنگدانەوەی زۆری لێکەوتەوە بەڕێوەبەرایەتی پۆلیسی چەمچەماڵ کەسەکەی دەستگیر کرد کە هاوکات کارمەندی خۆیانە. ڕای جەلیل عەلی بەڕێوەبەری پۆلیسی دارستانی چەمچەماڵ بە کوردستان 24 ڕاگەیاند سبەی لە دادگا گاڵا لەسەر ئەو کەسە تۆمار دەکەن و چونکە بە چەکی قەدەغەکرا و ڕاوەماسی کردووە. دادگا بڕیار لە سزادانی ئەو کەسەش دەردەکات. ڤیدیۆکە لە سنووری گەرمیان تۆمار کراوە ئەو شوێنەی کە ڕاوەماسیەکەی تێدا کراوە بە ئاوەسپی ناسراوە. بە گوێرەی دیسپلینی سەربازی هەر کەسێک کە لە یەکێک لە هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستاندا کار بکات بۆی نییە چەکی قورس بەکاربهێنێت لە دەرەوەی مەشقی سەربازی. تەنانەت هیچ ئەندامێکی هێزە ئەمنیەکانیش بۆیان نییە RPG تایبەت بە خۆیان هەبێت چونکە لە کلاشینکۆف قورستر مۆڵەت بە هیچ جۆرە چەکێک نادرێت بۆ مەبەستی تایبەت بەکاربهێنرێت. لە شاری سلێمانی یەکەمین ڕێوڕەسمی خەڵاتی ساڵانەی کامەران نەجم بەڕێوە دەچێت. خەڵاتی کامەران نەجم ئەمساڵ بۆ یەکەمین جار ساز دەکرێت و دەبێتە ڕێوڕەسمێکی ساڵانە و لەلایەن ئاژانسی میترۆگرافیەوە ئەنجام دەدرێت. خەڵاتەکە بۆ هەموو فۆتۆگرافەر، ڤیدیۆگرافەر ئەو ڕۆژنامەنووسانەیە کە دەیانەوێت لە پیشەکەیاندا داهێنان بکەن یاخود لە ڕێگەی زوومی کامێراکانیانەوە خزمەتی کۆمەڵگا بکەن و بە جۆرێک لە جۆرەکانیش لە ڕێگەی ئەم بابەتەوە بوون بە قوربانی. سەرتیب عوسمان فۆتۆگرافەرە لە میترۆگرافی ڕایگەیاند بە مەبەستی دەستگیرۆی فۆتۆگرافەران و ڕەخساندنی زەمینەی پێشبڕکێ بۆ کاری فۆتۆگرافی و دەرخستنی توانە شاراوەکان زیاتر لە ساڵێکە لە ئامادەکاریدان بۆ ئەم چالاکیە. خەڵاتی کامەران بە ناوی فۆتۆگرافەر و دامەزرێنەری ئاژانسی میترۆگرافی کامەران نەجمەوە ناونراوە کە 12 حوزەیرانی ساڵی 2014 لە کاتی ڕۆماڵکردنی شەڕی نێوان هێزی پێشمەرگە و چەکدارانی داعشدا بریندار بوو تاوەکو ئێستاش بێ سەر و شوێنە. هاوژین جەمال پامنێری کوردستان 24 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێوڕەسمەکە لەگەڵمان دەبێت. هاوژین سلااوت لێبێ دێنە لای تۆ دەوڵەمەندمان بکە بە زانیاری نوێ. بەڵێ وەکو خۆشت باست کرد ئەمڕۆ لە شاری سلێمانی ئاژانسی میترۆگرافی خەڵاتی یەکەمین ڕێوڕەسمی خەڵاتی ساڵانی کامەران نەجم ڕێک دەخات لەسە بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە هونەرمەندان و فۆتۆگرافەران و کەسانی سیاسی و بەرپرسانی حکومی ڕێوەڕەسمەکە دەستی پێکردوم بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بەم ڕێوەڕەسمی ئەمڕۆ کە ئاژانسی میترۆگرافی ڕێکی خستووە دەچمە لای بەڕێز هاوڕێ خالید یەکێک لە هاوڕێ نزیکەکانی کامەران نەجم. کاگە هاوڕێم کاتت باش بفەرمی تێرە سپاس دەکەم. ئاماژتان لە ڕێخستنی ئەم ڕێوەڕەسمە بۆچی بوو بۆچی خەڵاتی ساڵانی کامەران نەجمتان دیاری کردووە
ئێمە بۆ لەبیر نەچوونەوەی کامەران نەجم و کارەکانی کامەران نەجم و دەرکەوتنی کە هەنگاوەکانی ئاژانسی مێترۆگرافی بۆ بەرەوپێشنی فۆتۆگرافی لە کوردستان و لە دنیاە ڕێگەی جیاوازمانەیەکە لەو ڕێگە جیاوازانی کە ئەم ساڵ دەستمان پێکرۆک و یەکەمین خەڵاتی کامەران بە شێوەیەکی نێودەوڵەتی بۆ کە پێکدا لە دوو خەڵاتی جیاواز یەکەمیان بۆ هەر خێزانێک لە دنیاە کە وەکو خێزانی کامەران مناڵەکانیان لە ڕێگەی کاری ڕۆژنامەوانی و بێسەر و شوێنن تا ئێستا یارمەتی دەرێک بێت بۆ ڕێگە قانونیەکانی کە ئەیگرنە بەر بۆ دۆزینەوەی کەسەکانیان خەڵاتی دووەممان بریتی بوو لە پرۆژەی درێژخایانی هەر ڕۆژنامە نووسێک کە هەیە ئەمە بە پرۆسەیەکا تێپەڕی کە لیژنە هەبوو لیژنەکە نێودەوڵەتی بوو دیسانەوە ڕۆژنامە نووسەکان کاری خۆیان پێشکەش کرد و لە ئاخیرا دوو خەڵات دیاری کرا کێو براوی خەڵاتەکانن و کارەکانیشان چی بوو؟ ناتوانم دیاری بکەم چونکە ئێستا لە ئێڤنتەکەیە باسەکرێ و وەکو جۆرێکە لە سوپرایز بەڵام خەڵاتی ئایلەکە $8,000 خەڵاتی ڕۆژنامە نووسەکەش کە پرۆژەی درێژخایەنە بریتە لە $12,000 هەموو ڕۆژنامە نووسێکا خۆمو فۆتۆگرافەرێک دەتوانێت بەشداریان پێش بڕکێ بکات کە ساڵانە ناکرێت ئێمە چەمانجێک بوو تەمان ڕێکلام شتمان بۆ کردبوو لە پلاتفۆرمەکانی ئاژانسەکە هەموو ڕۆژنامە نووس هەموو نووسەرێکی ڕۆژنامەوانی هەموو فۆتۆگرافەرێکی ڕۆژنامەوانی و هەموو فیلم مەیکەرێکی ڕۆژنامەوانی بۆی هەبوو پرۆژەکەی پێشکەش بکات خۆش بێ کاگاوڕێ زۆر سپاس دەست چاو خۆش بێ بەڵێ ئێستا وەناسیمەکە دەستی پێکرەوە پرارە پاشکەمێکی دیکە بە نمایشکردنی فیلمێکی دۆکۆمنتاری لەسەر ژیانی کامەران نەجم ئەو فۆتۆگرافەری کە لە ساڵی 2014 لە ڕۆماڵی شەڕی داعش بێسەر و شوێنە دەست پێ بکات دواتر بە چەند وتار و بە چەند مەراسیمێکی دیکە ڕێوەڕسمەکە بەردەوام دەبێت لە ڕێوڕسمی دابشکردنی خەڵاتی کامەران نەجم لە سلێمانیەوە هاوژین جەمالی هاوکارمان لەگەڵا بوو دەستخۆش هاوژین بوونووی سەلیقا و بیرۆکەی داهێنەرانە لە هەر پرۆژەیەکدا کلیلی بەردەوامی و سەرکەوتنی پرۆژەکەیە و لە سەرتا شەوتم کە هەر پرۆژە بچووکەکانن کە بیرۆکەی جیاوازدایان کاتە پرۆژەی گەورە بۆ نمونە تۆ دەچیتە دوکانێکی مریشک فرۆشی گرفت زۆر لەگەڵ ئەوە هەیە کە بۆنێکی ناخۆش بە سەر و لوت تا دەچێیان دیمەنێکی ناشرین دەبینیت ئێستا هاوڵاتیەکەم بابەتەی چارەسەر کردووە مریشک فرۆشێک لە سلێمانی بە بیرۆکەیەکی نوێ ئەمەی چارەسەر کردووە ئەو بە شێوازێکی جیاوازتر پێشوازی لە کرارەکانی دەکات و جیاوازەکەشی لەوەیە دیوی دەرەوە و ناوی دوکانەکەی کردووە بە سەوزایی و گوڵ و دیمەنی سەرنجڕاکێشیشی پێشکەش بە کرارەکان کردووە هەر کەسێک کە سەردانی دوکانەکە بکات جگەلەوەی کە مریشک نابینێت و بۆنی ناخۆش ناچێت بەلوتیدا بگرە دیمەنێکی جوان و زۆر خاوێنیش دەبینێت دیوی ناوە دەروی دوکانەکە هێندەی لە شەتڵگا دەچێت سیمای دوکانی فرۆشتنی مریشکی پێوە دیار نییە عەتر و گوڵاو لە بری بۆنی ناخۆشی مریشکەکان دەدات بەلوتی موشتەریەکانی ئازەر کارەکەی خۆش دەوێت بۆیە بەردەوام لە هەوڵدایە تا گەورەتری بکا و موشتەری زیاتر بۆ لای خۆی ڕابکێشێت هەر موشتەریەک سەردانی بکا ئەوە تەنها سەوزایی و دیمەنی جوان دەبینێت مریشکی لێوە دیار نییە زۆر دوکانەیە یعنی کە دوکانی مریشێ بێ ئەلحەقی بۆی کۆنتترۆل ناکرێت لە ڕووی پاق و تەمیزی بۆنی ناو دوکانەکەی من سواز بە فەزلی خوا بۆنێکی زۆر تایبەت کە تەسمیمی بۆ نەبم داناوە کە داخلی ژوورەوە بی بە بۆنی خۆش کە داخلی دەرەوەی بە بۆنی گوڵ و گوڵزار یعنی ئەمە خۆی لە خۆیان جیاوازەیەکی زۆر گەورەیە سواز بخوا دوکانەکەی ئازار تاکە دوکانی مریش فرۆشتنە لە سلێمانی کە بە شێوازێکی جیاواز پێشوازی لە موشتەری بکە لە پاڵ خوڕەی ئاوی گوندە بچووکەکانی نێو دوکانەکەی گۆرانی ڕەسەنیش دەدات بە گوێی موشتەریەکانی ئەو ئاوەکەیتە خوارەوە لە سەربان فلتەرم بۆ داناوە ئەو مریشە بە ئاوی فلتەرە شوێنەوە خەڵک حەزەکەم لەوە تێبگا یعنی ئەم ئیشە چەندێک زەرورە کە کابرا کە ئیکڕێت بچێتە شوێنێک شەوانە لانی کەم بۆنێکی خۆش بێ بەسەریان گرنگ نییە یەکسە هەم مریشەکە بکرێ و لە کابرای وەرگێ و بیباتەوە ماڵەوە لە عەلاقەیەک ئەم مریش فرۆشە جگەلەوەی بجێوی ژیانی خۆی و خێزانەکەی لەسرە سێ کەسی دیکەی خستۆتە کارەوە
لە پلانێتی لە شارەکانی هەولێر و ناوچەکانی تر بە هەمان شێواز دوکانی مریشک فرۆشتن دانێت و خەڵکی دیکە بخاتە کارەوە. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی. قسەیەکەیە کە دەوترێت خواست و حەزەکانی منداڵی مرۆڤ هەرگیز مرۆڤ جێ ناهێڵن. مرۆڤ بە درێژایی ئەو ماوەی کە دەژی و دەسەڵاتی بەسەر ژیانی خۆدا دەبێت هەوڵ دەدات کە لەسەر بیرۆکەکانی و خەونەکانی مناڵی خۆی قسە بکات. بە نمونە دلۆڤان گەنجێکی تەمەن 20 ساڵە لە کەمپی دۆمێزی پەنابەرانی ڕۆژاوای کوردستان نیشتەجێە. لە مناڵیەوە حەز و خولیایەکی هونەری زۆری لا دروست بوو و ئێستا کار لەسەر بەدیهێنانی حەز و خولیاکانی ئەکات و دەیەوێت بیان کا بەڕاستی. 5 ساڵ پێش ئێستا خۆی فێری ژەنینی هەندێک ئامێری موسیقی کرد و بەردەوامیشە لە فێربوونیان و دەیەوێت بە شێوازێکی ئەکادیمیش خۆی فێری ئامێرە موسیقیەکان بکات. Di nava tax û kolanên vê kempê de gelek hêviyên veşartî hene û li benda çirîska rojêna da ku ew hêvî geş bibin. Di nava vê xêzanê de gencekê temen 20 salî heye û ji zarokîniya xwe heza hunerê li cem wî peyda bûye. براستی من gelek heştrana kir heş tepşik bûm. Bes min nizanî mesela min ma'na stranî nizanî bi çawaye. من درستایی سران ندگوتن یعنی وقتی گوتی من نوتا ندگوت Berî 5 salan dilûvan hez kirivan xewnan bike ketwarek û tê de bijî. Lewra wî bixwe û li mala xwe dest bi jenîna hindek amîrên mûzîkî kir û hindek caran hevalên wî jî harîkariya wî dikirin. براستی ev tişteha ji min re zehmet bû em gelekî bir yani destpêkê min bexlemê xwe dişxware ew imkanî min em goz bexlemeke dirêz jî bû xwe bînim xwedê bexlemek yanî newlo dirêz bû jî bes milê xesim min istimrar kirim min got madem ser vê tiştê min kiriye serê xwe de ez ê bikim min istimrar kir elhamdülillah ez elmî min bexlemê piştî hingî min temborê xist piştî hingî min belişê min gîtarê xist. Dilûvan planek bo paşeroja xwe daniye û diyar dike malbata wî bi şiyanên xwe yên destkurd piştevaniya wî dikin û ew jî wê piştevaniyê pêşkêşî birayê xwe yê piçûk dike. خودê müstakbel min li bere min divêt ez mehed musîk bixaricim û min divêt ez nota jî bixaricim û ez bime hunermend. Xwedê bi rastî aîla min manewiyên dema min dikin yanî gotina dibêjin em ev mesela ev stran xelete ev rast e gotina te sahe gotina te xelete taybetî bavê min dema min dike rastî em bes mesela dema imkanî yûnî elhamdülillah. Mîna her gencekî dilûvan jî xudan hez û hêviye û çavareya ew reşatî li ser xewnên wî rabin û hêviyên wî bi cih bibin û dinha da bûye rijdiya xwe hemû hewlan dike ji bo wê pêşaroja ji xwe re daniye. Hevrîst Recep, Kurdistan 24 Kempa Domîz. گەنجێک لە گوندێکی سنووری ئاکرێ کتێبخانەیەکی لە نێو ماڵەکەی خۆیاندا دروست کردووە و کتێبخانەکەی زیاتر لە 5,000 کتێبی تێدایە. ڕاز فەرزوو ئەو گەنجەیە کە بە پشتیوانی باوکی توانیوێتی کتێبخانەکە دروست بکات و هەموو کتێبەکانیشی خۆی کۆی کردوتەوە. ڕاز دەڵێت کتێب تاکە هاوڕێیەتی و تاوکو ئێستاش 3 کتێبی نووسیوە و بڵاوی کردوونەتەوە. Di nava jana rojanaya gundan da ku egerçe her kes mijûlî karek ye lê riyastinê mijûlî li xwe komkirina pertûkan e. Di nava gundekê biçîk de ev gence xwedanê pertûkxaneyeka mezin û dewlemend e. Ji ber ku et nava dûjûrên malê da vî gencî hejmareyeka zêdeya pertûkan ya li xwe kom kirî û eva henê ew ji bo piştevaniya bavê xwe et vî biyavî da vedgerînîtin. Ez Riyaz Ferzû xelkê gundê ku zadarê ku her li biçîkatiya xwe min hewla wê çendê de ku hem giringê bi pertûkê bidem û hem kitêba xir vekem. Ew heza jî li bavê min bû min durist bûye. Çunkî bavê min Xwedê lê xweş bê ku şehîd bû li şerê Daeş
بەری کو شەهید جی بیت gelek yani اهتمام و پالدەر بیا بۆ مندا کو ئەس کتێبە vexwînim û giringiyê bi xwendina pertokê bidem. پرتوکên ku vî gencî ilxwe kom kirîn bi hejmar zêdeyî 5000 navûn nîşananin edbiyavên cuda cuda da. Piraniya demên xwe yên bihên vedanê ev gence etnava van pertûkan da yê rûniştiye ji bo ku bikevîtin navê lêwekiya diyar bi hejmar gelekin û hêşta wî hemî nevexwandîne. Ev pertûkê vê pertokxanê da ku zêdetir ji 5000 navnîşanan e û ev navnîşane jî di biyavên cuda cuda dan e yani min di hemî biyava da teqrîben kitêbên heyn و ez şêm bijme te renge min hemî nevexwêndim bes gelekî ji wan min ê divexwênî çunkî rastî ji mareka zûr e. Di nava xwandina pertûkan da vî genciyê şay ku bibêtin xwedî pênivîsekê hejî edbiyavên nivîsandinê da. Bûye ji bilî komkirina van pertûkan ew yê boî nivîser û di niha da xwedanê sê berhemên belav kiriye ed sê biyavên cuda cuda da. Ji bilî ku min bi xwe wekû şexs pileyek gelek îstîfade ji xwendina van pertûkane dîtiye û ji bilî ku min hani gelek giringî bi xwendina pertûkê dem di heman dem da ez bûme nivîserek janî destê nivîsînê ji bo min durust bî û hunerê nivîsînê bû min peyda bû ez şam pitir ji sê pertûkan çap bikem ku kitêba min ya çarê ya li berdest li wan nêzîka ev jî dihêta çapkirin. Riyaz derçûyê peymangeha teknîk e li beşê peristariyê û ew niha peristar e lê dibişt pisporiya xwe da ew xwendevanekê bihêzê pertûkan e û wî ev hejmara zêdeya pertûkan ev her awayê hebîtin ya li xwe kom kirî. Arî Hesên Kurdistan 24 Akrê. دەبێت چیرۆکەکانی ئەم ئێوارەیەی چیرۆکە هەواڵ فێری کردی بین کە گرنگیدان بە خواستەکانی خۆمان و کۆڵنەدان و بەردەوامی چ گرنگیەکی هەیە بۆ ئەوەی کە سەرکەوتنی ئەوە بەدەست بهێنین کە بگەڕێتەوە. ئێمە چاوەمان لەسەر چیرۆکی سەرکەوتنەکانی ئێوەیە تا بیان کەینە هەوێنی چیرۆکە هەواڵ بە سەلامەتی و بە تەندروست باشی بمێنن ئاسودە تەندروست باش بن.